ئەم قۆناغی حەو بۆ نوێیە مەکتەبەکان چواردە خوێندنگا بەشداریەکە هی کچانە کردومانە بە دوو گروپی A و گروپی B بۆیە لە گروپی A و لە گروپی B کامیان سەرکەوتن لە چواری زێڕینە ئەیانەینەوە بەیەکە ئەو سایەکەم و دومی دەرەکەوێت کامیان یەکەم و کامیان دووەمە لە مەکتەبەکانە ئێمە بە هیوان ینی مەکتەبەکان بەشداری بکەین بەس بۆی بزانین بتوانین یاریزانی باش دەرکەوێت یانە ئاستی باشیان هەبێت لە دوا ڕۆژە بتوانن یاری بکەن بۆ تەربیەی سلێمانی ئینشاءالله ئەگەر بکرێت بۆیان مەبەستەکەمان هەروانەیە گینا حەزەکەین جوڵە لە مەکتەبەکانە هەبێ و پەرەیان پێبین لە وەرزشە کە ئەوە ینی وا کاکە تەلەبە مێشکێکی فراوانتر و تعاملی جوانتر بێ لەگەڵ ئەوانەی کە تۆزێ گۆشەگیر نەبن دایمە هەر دانیشتون لەسەر ڕەحلەکە هەر خەریکی سەعین بابێن جوڵەیەکیان هەبێ یاری بکەن باشترە بۆ خۆیان.